چیش دەریدایە ئەمن جوانم دایە ئامان و سەد ئامان ئەگەر و کوڕە ئاغایە من کچە سوڵتانم جا ئەگەر و بە من ناقایلە سەد کەڕەتە من پەشیمانم چیش دەریدایە لۆیە شووی ناکەم دایە خەزیێمێکی گەورە و گرانی لە لوود ناکەم غەزالیارەکەم مەرگە مردنە ژیانە سەفەر بەلەکە نیزامە قورعە کێشانە جا ئەمن بە حەیرانەکەم خۆم قەزارباری دەستی ئەمەم و نامەردوونە کەس بەچەیە کورە بابەکەی بابم دەگەر دایکەم لای پرسیم ڕۆڵەوە 24 ساتانە چی دەکردنە ڕادەبووری دەریم دایەسم بە وەڵاو بە بیلابێ بە سفەتی قوڵۆڵا بێ ئەوە 24 ساتانە ڕادەبورێم لەبەر دەرکی قارەمانانێ بابەکەی بابم لۆیە لۆی نەمایمە